ئەوەی ڕێگاوبانەکان و وتمان لە کۆی بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەی ئاسایی ژمارە 80دا بڕیاردرا بە ڕەتکردنەوەی کارپێکردنی کامێرەکانی تیژڕەوی پۆینت و پۆینت و ئەنجومەنی پارێزگای سلێمانیش سکاڵای یاسایی لەسەر وەزیری ناخۆ تۆمار دەکەن کە واژۆی لەسەر ئەم گرێبەستە نایاساییە کردووە. داواکاری گشتی سلێمانیش دانانی ئەو کامێرانەی ڕەت کردوتەوە و لە نووسراوێکدا نایاساییبوونی ئەم جۆرە لە کامێرانەی پشتڕاست کردوتەوە. بە کۆی دەنگی ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەن ڕەتمان کردەوە بە هیچ شێوەیەگەم پرۆژە لە پارێزگای سلێمانی کە مەبەستمان سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕینە جێبەجێ نەکرێت و ئەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ینی پاڵپشتە بە بڕگەی سێ لە مادەی 19 لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان کە پارێزگای سلێمانی مولزەم کردەوە بە جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەن پێشنیاز کرابوو ئەوەی کە سکاڵا لەسەر وەزیری ناخۆ تۆمار بکەین. ئێمە خسمانە دەنگەوە و دەنگی هێنا بۆ ئەوەی کە ئێمە سکاڵا لەسەر وەزیری ناخۆ تۆمار بکەین دوای ئەوەی کە ڕاو سەرنجی پسپۆڕانی یاسایی وەرەگرینەوە و کاتە سکاڵاکەش تۆمارەکەین. کۆمپانیای جێبەجێکار بە بڕی 54 ملیار دینار 225 کامێرە لە شەقامەکانی ناوشاری سلێمانی و دەرەوەی شار جێگیر دەکات و ئێستا لە قۆناغی کۆتاییە. وەکو شیرنیش دەوترێت بە بڕی زیاتر لە 14 ملیۆن دۆلار زیاتر لە 400 ئۆتۆمبیلی کڕیوە بۆ هاتچۆی پارێزگاکان و هاتچۆی سلێمانی دەڵێت ئێمە تەنها فەرمانی سەر و خۆمان جێبەجێ دەکەین و تا ئێستا کامێرەکانیش ڕادستی هاتچۆ نەکراوە. پرۆژەیە تا ئێستا لایەن هاتچۆی سلێمانیەوە وەرنەگیراوە. سەرڕای ئەوەی کە لەوە دەچێ قۆناغێکیان دوو قۆناغ ئامادە بن بۆ وەرگرتن و کارکردن تێدا، بەڵام تا ئێستا لەلایەن هاتچۆی سلێمانیەوە وەرنەگیراوە. ڕەتکردنەوەی ئەو گرێبەستە ئەمە کاری ئێمە نییە، وەکو زان ئێمە لایەنی جێبەجێکارین و فەرمانیشمان تەنها لایەن سەروی خۆمانەوە کە بڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ وەزارەتی ناوخۆیە پێ دەدرێ. وەکو ئەو بەڕێزێکێک لە بەڕێزەکان وستی ڕوونکردنەوەی بۆ بدەین بزانین ئایا ئێمە فەرمانی ئەوان وەکو بەڕێز با بڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جێبەجێکەی یان وەزارەتی ناوخۆ بە دنیایەوە خۆشتان باش دەزانن کە مەرجەعی ئێمە بڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ وەزارەتی ناوخۆیە. ئێستا کۆندەنگێکی گشتی لەسەر ڕاگررتنی ئەو کامێرانە دروست بوو و دەوترێت دۆخی ڕێگەوبانەکان و گوزەرانی خەڵک زۆر جوانە تا بارێکی دیکە بدەن بەسەرشانی خەڵکو و لە جێگەی تەرخانکردنی ئەو پڕەپارە زۆرە با ڕێگەوبانەکان و پرۆژەکانی سلێمانی پێچاک بکرایە. ئەگەر ئەوان نیەتیان پاکە و مەبەستیان بڕینی زیاتری گیرفانی هاوڵاتی ڕەشوڕوتی ئەم نیشتیمانە خێر لە خۆنەدیوە نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.